سەربەری خۆی گەورەتان لێبێ وەکو زانین لێ سادا گرنگێکی زۆرە درێ بە ئەنجامدانی فستیڤاڵ و پێشەنگا و چالاکی جۆرا و جۆر و بێگومان هەرێکێک لەو فستیڤاڵ و پێشەنگایانەش تایبەتمەندی خۆی هەیە. ئێمە ئەمڕۆ بە تایبەت هاتوینەتە چالاکیەکی دەستگای ڕۆشنبیری نووری حکمە کە لە هەڵەبجەی تازە ئەنجام دراوە بۆ بەشی ئافرەتانی دەستگاکە و تێیدا فێرخوازەکان لێرە بە کاری دەستی بەشداریان کردووە بە خواردنی کوردەواری و تێیدا ئەو کەسانەشی کە لە ناوچەکان دەتوان بەشدار بنووە سەردانی پێشنگاکە بکەن بۆ ئەوی هەم کاتێکی خۆش بەسەربەرن هەم ئەو پێداویستیانە و ئەو کاردەستیانی کە هەیە بتوانن لێرە بکڕن بۆ ئەوی کە زیاتر دەربارەی فستیڤاڵەکە بزانین ئەوە ئەمڕۆ چاوپێکەوتن لەگەڵ ڕێخەری فستیڤاڵەکەکەین و لەگەڵ ئەو فێرخوازانەی کە بەکاری دەستی بەشداریان کردووە و ئەو کەسانەشی کە بۆ بەسەردنی کاتێکی خۆش هاتوونەتە ئێرە لەگەڵمانابن. سڵاوت لێبێ بەڕێستان وەکو سەرپەرشتیاری فستیڤاڵەکە لێرن بیرۆکەی ئەم چالاکیەوە لە چێوە سەری هەڵدا؟ سەرتا بەخێراتنتانەکەین ئێمە وەک دەستگای نووری حکمانڵقی شارە زۆر هەستین با ڕێخستنی فستیڤالێک بۆ فێرخوازەکانمان لە سەرجەم بەشی کچان زیاتر لە 100 فێرخواز لە کچان و خانمان بە کار و بابەتی جۆرا و جۆر بەشداری فستیڤالەکە یاخود ئەو چالاکیان کردووە و ئامانجی سەرەکی ئێمەش هاندانی فێرخوازان بووە لە گەڕان و دۆزینەوەی توانە و بەهرە و لێهاتوویەکانیان ئەوەی ئەتوانن بیکەن ئەنجامی بدەن پیشان با کۆمەڵگەی بدەن و تاکێک مرد سوودمەند بن بۆ خۆیان پاشان بۆ کۆمەڵگە. فستیڤاڵەکە چەندێک ئەخایەنێ چۆن بەڕێوە چەند مێستان دابین کردووە بۆی کە فێرخوازەکانتان بەشدار بن؟ بەڵێ زیاتر لە 6 مێز تقریباً نزیکی 7 مێزێک حازر کراوە بۆ فێرخوازان و ئەمڕۆ کە بەرواری نوێی هەشتا فستیڤاڵەکەمان ئەنجامدا لە سەعات 4ەوە دەستی پێ کردووە هەتاوەکو سەعات 7 بەردەوامە بێت. دەستگای نووری حکمە بۆ ناسراوە دەستگایەکە تایبەتە بەوانەکانی قورئان بە بابەتە پەروەردەیەکان چۆن ئەم چالاکیە لەنا ئەوانەیە جێ بووە و تا چەندێک گرنگی هەیە بۆ فێرخوازەکانتان؟ بەڵێ دەستگای نووری حکمە جگەلەوەی ئەرکی ئەوە بووە بابەتی پەروەردەیی ئەرکێکی تری ئەوە بووە بابەتی ڕۆشنبیریکردنی تاکە. بۆیە لەو ڕۆژەوە ئەڵماندا ئیش لەسەر فێرخواز بکەین با ڕۆشنبیرکردنیان بە هاندانیان بۆ ئەنجامدانی بابەت و کاری جۆرا و جۆر. پێتان وە بوو پێشوازی لێ بکرێت فێرخوازەکانتان تا چەندێک خۆشحاڵ بوون بەم چالاکیە؟ بەڵێ وەکو یەکەم جاریشمانە کە لە لەقی شارە زۆر ئەم چالاکیە ئەنجامەدەین بەڵام فێرخوازێکی زۆر ئەلحەمدولیلا بەشداری بابەتەکەی کردووە. جگەل لەوەی کە فێرخوازەکانی خۆتان لێرن هیچ کەسێکی تر بەشدارە لەگەڵتان یان ئەمەتان تایبەت کردووە بۆ ئەوان؟ نەخێر تەنها تایبەت بووە بە فێرخوازانی دەستگای نووری حکمە بە هاوبەش لەگەڵ بازنەکانی چونکە لە لەقی شارە زۆر بازنەشمان هەیە تقریبا 3 بازنە لێرە لە ناو فستیڤاڵەکە بەشداریان کردووە. جگەل لە فێرخوازەکانی خۆتان خەڵکی گشتیش دەتوان بێن سەردان بکەن تا چەندێک هەڵتانداوە هەمووان بەبێ جیاوازی بتوان ڕوو لە فستیڤاڵەکە بکەن و کاتێکی خۆش بەسەربەرن و سودمەند بن لەو کارە دەستیانی کە لێرە؟ بەڵێ ئەوانەی کە سەردانی فستیڤاڵەکە ئەکەن بەعام خەڵک بەگشتی هەم میوانداری کراوە هەم خەڵک بەعام بەشداری فستیڤاڵەکەی کردووە تایبەت نەبووە بە فێرخوازەکانمان بڵین تەنها بۆ فێرخوازەکانە بەڵام ئەوەی کە ئیشەکەی تیا کراوە تەنها ئەو فێرخوازانە بوون کە لە دەستگای نووری حکمە فێرخوازنێ قوتابی. کێ هاوکارتان بوو لەم چالاکیە و لە ئەنجامدانیە؟ بەڵێ طبعاً ئێمە وەکو پشکان هەستین بە ئەنجامدانی کارەکە بەڵام تر هەندێک کاری پێویست هەبوو کە ئەوە لە بەشی برایان هاوکار بکرێن ئەلحەمدولیلا ئەوان هاوکاریان کردوین و هاتوون بەدەم بابەتە. هەموو فێرخوازەکانتان لە تەمەنە جیاوازەکانە بەشدارن یعنی هەر لە منداڵێکەوە هەتا خانمێک تەمەنی هەیە و ئێوە بەشدار بێ ئێوە هەلتان ڕەخساندووە بۆ هەمویان بەبێ جیاوازی؟ بەڵێ ئێمە 4 بەشمان هەیە منداڵان نەوجوانان گەنجان لەسەر و ئەویشەوە داوامێکی گەورەترمان هەیە پێیان ئەڵێن تیلاوە مۆڵەت پێدان 4 بەشمان هەیە لەم 4 بەشەیە
دەرگامان کردێتەوە بۆ هەموو ئەوانی کە لەم داوامانەیان فێرخوازن بۆ ئەوی بەشداری فستیڤالەکە بکەن. باشە پلانتان هەیە لە داهاتوە بەرداوام بن و ئینشاڵڵا ساڵانی تریش بەرداوام بم لە فستیڤالە؟ ئینشاء الله بەڵێ. لە قیشارە زۆر وەکو لقەکانی تر ئەوها قەرەباڵغە دەستگای نووری حکمە تەلەڤیزۆرتان هەیە لە خوێندیوانەکانی قورئانە؟ بەڵێ دەستگای نووری حکمە بە بازنەکانیەوە نزیکی 1000 تەلەبە فێرخوازە، بەڵامی تر بازنەکان بە پێی شوێنەکان منتیقەکان جیاکراونێتەوە لقی سەرەکی لە هەڵەبجەی تازە هەیە. دەست خۆش سپاس. سەلامەت. مامۆستاگیان ئەمڕۆ تۆ لە فستیڤالەکە بەشداری بەچی بەشداریت کردووە لە فستیڤالەکە؟ سەرەتا بە ناوی خۆی گەورە میهرەبان دەستخۆشی دەستگای نووری حکمە ئەەکەم کە هەستاون بە گەورەترین چالاکی چ لە بەشی گەنجان و لە بەشی مناڵاندا و یەکێک لەو چالاکێ بەڕێزانەی کە هەموو کەسێکتیە بەشدارە لە گەورە تا بچووکەوە جگە لە پیاوان لە ڕاستیە ئەمە زیاتر حڕێت بە ئافرەتانەدا کە بتوانن ئەو چالەکەی هەیەە ئەو توانایی کە هەیەە چ لە بواری خواردنابێ و لە هەر بوارێکی ترابێ بتوان بە ئاسوودەی و حڕێتی خۆیان بەبێ شەرمێکی نەگ بڵێم زیاد حەد ئەو شەرمەی کە تەنها ئیسلام بۆ یاری کردوین و سەرەتا سوپاس بۆ خی گەورە کە توانیمان ئەمڕۆ لەم چالاکیە بەشدار بین بۆ زیاتر دەوڵەمەندکردنی چێشتی کوردەواری ئەمەیان بەش لێ قەیسی بەشداریمان کردووە و هەروەها ئەمەشیان بە برنجی ڕووبەهەنار بە برنجی ڕووبەنار بە ڕۆنی کوردی و هەروەها بە برنجی کوردی ئەم برنجە لێ ئەنرێ و بگرێ لە بواری تەندروستیژە بەشێکی زۆر باش چالاکی ئەدا بە ئەو کەسانەی کە خوازیارن کە زیاتر تۆزە لە شیرینی یا لە زەرەنمەندی برنجەکە دوورکەونەوە. باشە پێم بڵێ دەساوت خۆشە خۆ دوا بە خواردن بەشداری تکرد مامۆستا لێرە؟ وەڵای ئەلحەمدولیلا هەتا ئێستا کەسێک دەساوی منی خوارد بێ پێمیانە پەشیمان بێ. گەر باسێک لە کار چالاکیەکانتان کەی لە دەستگای نووری حکمە لەوێ خۆتان هەر بەڕێستان لێوەش مامۆستان و لێرەش بەشدار بوونەتەوە؟ بەڵێ ئێمە خۆم لەوێ حەسان کرد ببن بە نمونەیەک بۆ فێرخوازەکان؟ حەزم کرد ببن جگە لە نمونەیەک و حەزم کرد زیاتر ئەو ئافرەتانێک کە وەکو ئێمەوان کە توانایەکیان هەیە وان نەزانن کە تەنها ئەم توانە ئیلا ئەبێ شاراوە بێ لە ڕووی شەرعیەوە هەرکەس توانایەکی هەبێ بەس ئەو توانایە لە مەجای ئەوە بێ چ لە ڕووی دینەوە چ لە ڕووی پرۆژەی ژیانیانەوە باشتر وایە بەشداریکەن بۆی ئافرەتانی تریش بتوانن بەش بە حاڵی خۆیان سوودێک لەو شتە وەربگرن نەک تەنها لە ماڵەوە دانیشن. من خۆم لە ماڵەوە ئەلحەمدولیلا هەتا ئێستا بەشی دلیڤەریم نییە بەشی نانی بازاڕم نییە ئەلحەمدولیلا خۆمم لە ڕاستیشە بەش بە حاڵی خۆم میواندارم و ئەلحەمدولیلا خاوەنی کۆمەڵی مناڵی ساڵحم هەمویان لە بەشی قورئان خوێندنان. مامۆستا ئەو قورئانە ڕێگری لێ کردووی لەوەی کە بگرە زیاتریش چالاکی ئەلحەمدولیلا بگرە لە قورئانە جاران نەم ئەتوانی لاپەڕێ قورئان لەبەرکەم بەڵام سوپاس بۆخوا ئێستا پێم جوز قورئانم لەبەر کردووە لەگەڵ ئەوەشە لە خوێندنشا بەردەوام بە خێزانیش لە دەستگای نووری حکمە ئەلحەمدولیلا بە هەموو شێوەیەکەس من لێرەوە دەستخۆشی لە هاوسەری شەکەم کە ئیمام و خەتیبی مزگەوتی چنارەیە و زۆر زۆر دەستخۆشی لەکەم کە ئەلحەمدولیلا ئەگەر هاوهەکارم نەبێ من ناتوانم چ لە بەشەکانی قورئاندا ولا لەم بەشانەشە بەشدار بوونتان هەبێت. دەستخۆش بە مامۆستاگیان سپاس دەکەین زۆر سپاس بۆ ئێوەش بۆ بەڕێستانە خوازین و ئینشاڵڵا نمونەتان زۆر بێت. خی گەورە بەرەکەت بخاتە ژیانی هەموو ئیمانداران و هەموو خوشکان و
لە هەموو لایەکەوە ئەوە نەبێ نە لەچکە کەمان نە قورئانە کەمان ئەمە تاجی سەرمانە بۆیە لێرەش بووین بە تاجێک ئینشاءڵڵا بۆ دنیا و بۆ قیامەتمان. سپاس دەکەین. لەگەڵ بەشێکی تر لە فێرخوازاندا قساکەین کە بەشدار لەم چالاکیە خۆزگە گیان سڵاو لێبێ. سلااوتش پێم بڵێ لە کەیەکەوە فێرخوازی لە دەستگای نووری حکمە و چۆن بوو بەشداری ئەم چالاکیت کرد؟ والله لە زۆر لەوێ بم هەروەها قورئانە خوێنم و ئەو شتانە زۆر ئیسفادەشم لێ کردو هەروەها حەزم کرد ئەم چالاکیش بکەم. باشە چی دروست کردووە ئەمڕۆ بەچی بەشداری لەم چالاکی؟ بە گوڵ بەدەست بە ئەو شتانە شتی زۆر دروست کردووە؟ ئەی چالاکیە کەوت بەلاوە چۆن بوو؟ وەڵام زۆر خۆش بوو؟ خەڵکی زۆر هات سەردانی کردن چی دروست کرده بوو باسی ئەو شتانە بوو کە دروست کردووە؟ وڵات خەڵکی زۆر هاوسەردانیان کرد شتیان لە کرنگ گوڵمان دروست کردو بوو دەستبەرمان دروست کردو تر بۆ منە گێلاس بێ ئادەبەتێکمانە بۆ بکە چیت هەیە؟ وڵا یعنی ئەها ئەم بازنانە هەروەها ئەم دوو ملوان کرد دروستکردنی؟ نا زۆری ناوێ ئاسانە؟ ئاسان توانم فێر بم؟ ئاسانە باشە پێم بڵێ دەستگای نووری حکمە تا چەندێک تۆ سوودمەند بووی لەم دەستگایە ئایا مامۆستاکان تا چەندێک گوانەی باشتان فێرەکەن لەلایەنی پەروەردەییەوە تۆ ئێستا جیاوازیت هەیە لە هاوتەمەنەکانی خۆتەوە و ئەو کاتانی کە لە هاوین هەتە هەوڵی بەشتی بەسوود بەسەری بەری لە دەستگاکە وڵی مامۆستاکان باشن لەگەڵمانە و زۆر تەحامولشانەوە هەروەها ئەنجا ئێمە پەروەردەشە خوێن و زۆریشوان خوێندووە یعنی تر چەند ساڵێکی خوێنی دەستان خۆش بێخوا خۆزگەگیان ئەچمە لای بارین یەکێکی تر لە فێرخوازەکانی دەستگای نووری حکمەیە بارین گیان سڵاو لێبێ ئەمڕۆ بەچی بەشداریت کردووە لەم چالاکیە و لە کێکەوە لە دەستگای نووری حکمە فێرخوازی سڵاو لە تۆش من ئەمڕۆ بە بریانی و دۆ بەشداریم کردووە بۆ چەند ساڵە لێرە لە دەستگای نووری حکمە فێرخوازی فێرخوازی چی وانەیەکە خوێنن لە دەستگاکە و تا چەندێک مرتاحی بەبوونت لەو دەستگایە من زۆر مرتاحم لە دەستگایە لەبەرەوەی دەمامەم بۆ زۆر شوێن و یاری و شتمان پێ دەکەن کاتت گەل لەوانەکانی قورئان ئێوە چالاکی زۆر جۆرا و جۆریشان هەیە بەڵێ زۆر چالاکی جۆرانجۆرمانەیە تەنانەت بەیانیان پێشەوەیبانەکانمان بخۆین وەرزشمان پێ دەکەن باشە ئەسەم شتانە خۆت دروستت کردویان هاوکاریشان کردووی هاوکاریشان کردو کی هاوکاری کردی باسێکی بکە و دەستخۆشی بکە لێرەوە دەستخۆشی لە دایکم دەکەم کە هاوکاری کردم بۆ ئەم شتان چی حەزر کردووە گەر بۆمان هەڵبیتەوە بریانی حەزت لە خواردن دروستکردن هەیە پێت وایە ئیشەڵا لە داهاتووە بتوانی چەشتی زۆر خۆش دروستکەی باشە ئەم چالاکیانە تا چەندێک گرنگن معنی بۆ نا ئێوە زۆربەی کاتوانە ئەخوێنە لە دەستگاکە بەڵام کاتێک گێنە دەرەوە ئەچنە شوێنی جیاواز و کاتێکی خۆش بەسەر ئەبن و شتی زیاتر فێر ئەبن لە دەرەوە بەڵێ فێرەبین شتی زۆرتر فێرەبین بنەوە کۆی کە ئەچینە دەرەوە خواردنێکمان پێ نابێ فڕیدەنە سەرزەوێکە بێ خۆڵەکان کۆگەنە بخێن ناعلاگەیەکە کاتە لانی پەروەردەییشە زۆر سوودتان بینیوە هاوین زۆربەی کاتەکانت لە نووری حکمە بەسەرەبەی بەڵێ چەندێک داوامتان هەیە چەند وانەتان هەیە لە دەستگاکە ئێمە سێوانەمان هەیە پەروەردەیی و پیتەکانی قورئانیشمان هەیە ئیشاءڵڵا بەردەوام ئەبی لە دەستگاکە بەتەمای قیرەئات بخوێنی قورئان لەبەر بکەی بەڵێ تا ئێستا چەندێک لەبەر کردووەیان چەندێکە زانیت لە جوزئی یەکەم و سێ سوورەت ماوە جوزئی یەک تەواوکەم ئەی دەستەکانە خۆش بێست پاسەکەین بارینگیان هیوای سەرکەوتنە بۆ خوازین
بەشداروەیەکی ئەم فستیڤاڵن و سەردانی ئەم فستیڤاڵەتان کردووە پێم بڵێم جۆرە چالاکیانە چۆنە بینی زۆر پێشکەوت هەم بۆ گەنجان هەم بۆ دین زۆر پێشکەوت واتە کەست نییە لێرە بەشدار بێ حەزت کردووە سەردانێکی لەگەڵ کچەکان ماچین بۆ سەردان و خۆشحاڵ بن چۆن بوو بەلاتەوە زۆر کەشەکەی خۆش پێت وایە لەم ناوچانە زیاتر پێویستمان بەم جۆرە چالاکیانەیە جیاواز بۆن لە ناو شارەکانی سلێمانی و بەڵێ لێرە پێویستە هەڵەبجە پێویستە هەموو کاتێ پێویستە ئەم یادانە بەسەرکەینەوە بۆ گەنجەکانمان و یادێکی زۆر پێشکەوت کار و چالاکیەکانی دەستگای نووری حکمەت پێ چۆنە زۆر باش زۆر سەرکەوت ئەوان وانەی قورئان ئەڵێنەوە زۆر جیاواز لە سەرکەوت دەستگاکانی زۆر بۆ گەنجەکانی ئەم ڕۆژە زۆر سەرکەوت چوانێک بە پێویستە زانی بۆ گەنجی ئەمڕۆ لەوەی کە ئەزمونێکتان هەیە لە ژیان ئەبینی ئەم نەوە نوێ تۆزە جیاواز وەڵی ئەم قورئان خوێندن و ئەمانە هەمووی زۆر پێویستە بۆ گەنج زۆر ئیسیفادەی لێکم مستە خۆم چوار کچمەی هەر چواران لە قورئان بەشداریان کردو قورئان خوێن سپاس بۆ خوای گەورە کاتە هانیشانەی بۆی زۆر بەشدار بن زۆر هەندەریان بۆ قورئانەکە هەموو جارێ ئەڵێم گرنگ خەڵات نییە گرنگ ئەوەیە تۆ پێشکەوتی بۆ قورئانەکە شارەزابی لە دینەکە ئەمڕۆ هیچ گەڕای بە ناو فستیڤاڵەکە وەڵای خۆم نەگەڕا بەس ناڵەکان گەڕاوە خۆت دەتوانێت ناوەڵا جارە نەگەڕاوم خۆم ناتوانم زۆر پێشنیارت چیە بۆم جۆرە فستیڤاڵانە چی بکرێ بۆی کە هەم هەلیکار بۆ خانمان بۆ جیاوازەکان دابین هەمیش کاتێکی خۆش بە ئارە وەڵا هەموو شتێکیان بۆ بکرێت زۆر باش بۆ گەنجان و بۆ یعنی کاتێکی پێبەن بەسەر و هەم بۆ خۆشیان دەستکەوتێکیان دەسەکەوی زۆر باشە کاتی ئێوە شوێنی وا هەبوو ئاها بتوانن بچن لێ و بڵێن بە زمانەی ئێمە بخوێنن یان ئاوا جۆرە چالاکیتان بۆ ڕێکخستان بەنەدەرەوە ناوەڵام شتان لە ئێمە نەبوونەوە ئێستا سپاس بۆ خۆمە زۆر پێشکەوت ئارە وەڵا زۆریش پێت باشە ئینشەڵا ساڵێکی تر ئارە وەڵا حەزەکەم هەموو ساڵێک ئەوە بەشداری بکەیت و زۆر پێشکەوتووەرە وەڵا دوو کچی شەر بکیان کچی منن ئەوانش حەزیان کرداتن داهات با بڕێن یاڵە با بڕێن خۆی گەورە نیان بڕۆ سەلامەتی یاخوا قوربانی تۆ بم زۆر پێشکەوت وەڵای من ئەم دینەم زۆر پێ جوان کارێکی جوان زۆریش نەکەم زۆر سەرکەوتووە یاخوا سەرکەوتوو بن ئینشەڵڵا سڵاولی بگوڵە جوانەکەم ڕۆ بەچی بەشداریت کردووە لە چالاکیە پێش هەموو شتێک بەخێرهاتنی کەناڵەکەتان دەکەم دەستخۆشی لە مامۆستا دەستگای نووری حکمەت دەکەم بە تایبەتی مامۆستا شۆخان ئەم فستیڤاڵی بۆ ڕێکخستووین باشە بەچی بەشداریت کردووە لە فستیڤاڵەکە بەکاری دەستی هەنێکی لە ئێران کڕی و من هەرێکیشی خۆم هەنێکیشی دایکی سوپاسی دایکم دەکەم کە یارمەتی داوم چۆنێکە بێت دەستگای نووری حکمەی حەزت بەم جۆرە چالاکیانەیە بەڵێ 3 ساڵ لەبێت لە دەستگای نووری حکمە حەزت لەم جۆرە چالاکیانەیە جیاواز لە وانانەی کە ئەی خوێنن بەڵێ چوانێگە خوێنن لە دەستگاکان کانیاوی ڕەوان دەخوێنین لەگەڵ دارەسەرای مسلمان لەگەڵ قورئاندا باشە هاوڕەکانت بە هەمان شێواز ئەوها بێکەوە کاری جیاوازەکەن ئەچنە دەرەوە بەڵێ حەز ئەەکەی چ شتێک هەبێ لەم جۆرە چالاکیانە حەزەکەی ساڵێکی تر ئاها بەردەوام بێ بەڵێ زۆر حەز دەکەم باسێکی ئیشەکانتم بۆ بکە لێرە چی لێ لەسەر مێزەکە دادناوە وەڵا ئیتر جانتا دەفرۆشین جانتات پێناوە بەڵێ لەگەڵ دەستبەرنووستی لەو بابەتانە لەگەڵ تەسریح هەشتا خۆش بێ سەرکەوتوی بۆ جوانەکە ئالینگیان سڵاو لێ بێ ئەمڕۆ بەچی بەشدار ڕووی لەم چالاکیە سلااوێتەوەش ئەمڕۆ کێک و کوکیزم دروست کردم لەگەڵ شەربەت و هاتم بۆم فستیڤاڵی ئێستا کەوابێ زۆر دەستڕەنگینی کەس یارمەتی یاوی ما لەگەڵ پورزەکەمان بێکە دروستمان کرد هاوکارێکی باش کراوی چۆن دروستت کرد سڕی مێنەکەمان پێڵێ وڵاهی زۆری ئەوێ بە زۆم پێ بڵێ وڵی کاتێکەشی ئەوە نییە بەڵام بێ تۆ لە زووتر خۆری بۆ حەزیکەیمە تۆزە درەنگ کەوتین بەهۆی شیرینی دروستکردنەکانەوە باش ئەم جۆرە چالاکیانت پێ چۆن لە چەندێک مامۆستاکان هاندەرتانن لەوەی کە پشت بە خۆتان بەسن و ئەو بەهرە و توانایانی کە هەتانە لە دەستگاکە بیخەنە ڕوو لەم جۆرە چالاکی و فستیڤاڵانەیە
وڵی ئەم فیستیڤالانە زۆر خۆشە مامۆستاکانی زۆر هانمانەدەن بۆی بەشدار بین بۆی ئەو تەلەبانە ببینن کە لە نووری حکمت دەرسە خوێنن و ئەو چالاکیەکانیان ببینن بۆ کە بەشداری بکەن لە فیستیڤالەکان. هەستێکی خۆشیشە کە هاوڕەکانتان هەمووی لێرە ئەمڕۆ بێکەوە ئەوە هاوکار. وڵای زۆر خۆشە بەلای ئێمە. چەند ساڵ دەستگای نووری حکمەن چوانێک ئەخوێنن؟ وڵاهی 3-4 ساڵە بێ لە نووری حکمەم و وانەی قورئانە خوێنین لەگەڵ ئاداب و کانیاوی ڕەوان. و گرنگی بەلانی پەروەردەی شێن و ئەم چالاکیانەی کە چوونە دەرەوەیتیان؟ ئەرۆڵا هەموو ساڵێک لە بەهارە سەیرانوشتمان پێکەن و تر ئەبێ زۆربەی بەشداری بکات بەدەستی عنی ئەبێ بەشداری بکەین لەگەڵێ چالاکێکیان هەبێ. باشە ئێستا ئەبینین زۆرێک لەوانی کە هاوتەمەنی تۆن خەریکی سۆشیال میدیا و مۆبایلن ئەو کاتە بە سوودێکیانە بەشتی بنرخەوە بەسەریابن، بەڵام تۆ لە دەستگای وەکو نووری حکمە ئەو کاتانت بەسەرەبی و هاوڕێکی زۆرت هەبێ بەشداری چالاکی جۆرا و جۆرەکەی ئەمە تا چەندێک گرنگە و چیت هەیە بە هاوتەمەنەکانی خۆت بۆی کە ئەوانیش وەکو تۆ ئاها دەست پێشخەر بن و بەشداریم شتانە بکەن؟ وڵای نووری حکمە شتێکی گرنگە بێ هەمومان لە ژیانمان بچین بۆ دەرس خوێندنی قورئان و بۆ ئاداب و بۆ زۆر شتیکە لە جیاتی زۆر سری مۆبایلکان ئەتوان خۆیان بە قورئان خوێندنەوە مەشغوڵ بکەن. دەسەکانە خۆش بێ سەرکەوتوو بنیە خۆ لەشتان ساڵ. فێرخوازێکی دەستگای نووری حکمە بەشداریت کردووە، پێم خۆشە بزانم بەچی بەشدار بووی لێرە؟ سەرەتا بە ناوی خوای گەورە زۆر سپاسی مامۆستاکانێکم کە ئەم پێشنیاریان بۆ ڕێخستوین و من بەشداریم بە شیرینی کردو لەگەڵ چەند هاوڕێک مابەیەکەوە بووین ئەلەم جۆرە شیرینیانەمان دروست کردو لەگەڵ ئەوانە و کەواتە لەگەڵ هاوڕێکانتان بیرۆکێتان بۆ هات کە لە بە شیرینی بەشدار بن. چی جۆرە شیرینیەکتان دروست کردووە؟ ئەم شیرینیە ناوی زنودە، زنود تامێکی خۆشی هەیە ئەم شیرینیە و لەگەڵ ئەوشیان کە ناوی کریپە. شیرینیەکی تریشمان هێنا بوو بەس ئەو تاو بوو. کەواتە خەڵکی زۆریش هاتەوە بەلاتان تاوەکو ئێستا. چالاکیەکەت بەلاوە چۆن بوو؟ وڵای شتێکی زۆر باش بوو، زۆر پێمان خۆش بوو ئێمە. پێتان خۆشە بەردەوام ئەم جۆرە چالاکیانە هەبێت؟ وڵای شتێکی زۆر خۆشە بۆمان. ئێمە بەشداریمان کردوتیایە بەهرەکانی خۆمانمان دەرخستوتیایە ئیتر زۆر خۆشحاڵ شەبین کاتێک بوونێتی ئاوا گەورە ڕێخرێت. گەل لە فێرخوازان خەڵکی تریش هات کە لە دەرەوەی خەڵکی دەرەوە هاتن بەس فێرخوازەکان یعنی بەشداریان کردووە. بەڵێ حەزت بەوە هەیە کە ئاها کاری دەستی بکەیت و ئەم بابەتانە تاسرێکە بێ هاندەرێک بۆی کە تۆ پشت بە خۆت بەستیت و دەستڕەنگینی خۆت دەرخەی لە بوارە؟ وڵای ئەمە شتێکی زۆر باشە بەلای منەوە. من خۆم حەزم لە دروستکردنی هەموو شتێ هەیە لەخوا بزابێ بەهرەشم تایە هەیە دروستیەکەم ئەمە شتێکی زۆر باش بووەوەی ئێمەم کارە بکەین. باشە جگەل لە بابەتی چالاکیە چەند ساڵ دەستگای نووری حکمەیە و تا سودمەند بووی لە دەستگا؟ 7 ساڵە دەستگای نووری حکمەم. ئینشاءڵڵا بە هەمیشەش بەردەوام بم، هەرگیز بیر لەوەش ناکەم وازی لێ بێنم چکە زۆر سودمەند بووم تیا وانت خوێندووە سپاس بە خۆتانی تانی هەرێوەڵی قورئانی پیرۆز بە لەبەرکردن 2 جوز 3 جوز تەواو کردووە بە خوێندنەوەش بە هەمان شێوە الحەمدولله ئێستاش بەردەوام. لەوانە شوانەی پەروەردەی و تەجوید و ئیتر لەم جۆرە چالاکیانەش هەیە. ئەم پشوهاوینە تا چەندێک دەرفەتە بۆ تۆ هاوتەمەنەکانت بۆی کە زیاتر سود لەم فستیڤالانە ببینی؟ پشووی هاوین وەکەوەی کە سەعی قوتابخانە نییە ئەتوانین زیاتر سعی بکەین لە قورئان خوێندن و زیاتر هەوڵەکان تەرخانکەن بۆ ئەمە زیاتر دەتوانین هەوڵ بدەین بۆی و ئیتر خۆش بێخوا لەشتان ساغ بێت وای سەرکەوتان بۆ خوازن.
کرد. سەرتا بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم من وەکو قوتابیەکی دەستگای نووری حکمە سوپاسی مامۆستاکان دەکەم کە ئەم فستیڤاڵیان بۆ ڕێخستین و سوپاسی خۆی گەورە شەکەم کە توانیمان بین بۆ ئێرە. ئەم جۆرە چالاکیانە چۆنە بینی؟ ئایا گرنگە بۆ ئێوە بۆی کە هەم کاتێکی خۆش بەسەربەرن هەم کاری دەستی هاوڕەکانتان ببینن و کاتێکی خۆش بەسەربەرن لێرە سوود ببینن لەو چالاکیە؟ وەڵا زۆر خۆشە ئەم فستیڤاڵانە ڕێک بخرێ بە تایبەتی لەم شارێ ئێمە کە زۆر فستیڤاڵی تیانە ئینجا وەکوم فستیڤاڵی واش زۆر کەمە لێرە زۆر خۆشە ئەو فستیڤاڵانە ڕێک بخرێ. کار چالاکیەکانی نووری حکمت پێ چۆنە؟ وەڵا زۆر جوان بوو. بۆ هاوتەمەنەکانی ئێوە تا چەندێک گرنگە وانەکانی قورئان وانەکانی ترکیی خوێنن؟ وەڵا زۆر گرنگە ئەوانەکانمان چەندێک کات لەوێ بەسەر ئەبێت چی ئەخوێنیت؟ ئێمە قورئانە خوێنین کانیای ڕوانە خوێنین دارا و سارەی موسڵمانە خوێنین و مامۆستا شیرۆکمان بۆ گێڕێتەوە. باشە پێ دوایە ئەوانی کە کاتەکانی خۆیان بەم شانەوە بەسەرەبەن جیاوازیان هەیە لە وانی کاتیان بەشتی بێسکردەوە بەسەرەبەن؟ باڵێ زۆر جیاوازیان هەیە لەگەڵ مناڵی کۆڵانە ئیسەوەنە تۆ کەسێکی قورئان خوێنی لەگەڵ مناڵ ڕەوشتە جوانترە. باڵێ ڕەوشتە جوانترە لەگەڵ مناڵی کۆڵانە. باشە چیت هەیە بۆ مامۆستاکانی دەستگای نووری حکمە ئەوان زۆر ماندوون زۆر هەوڵەیە لەگەڵ تەلەبەکان؟ زۆر سوپاسیانەکەم خوا لێشیان ساغ بکە. وتەی سەرپەرشتیار و فێرخواز و بەشداربوانی فستیڤاڵەکە بوو و ئەو کەسانە بوون کە سەردانیان کرد بۆی کە کارێکی دەستپێشخەریە بۆی کە فێرخوازان بتوانن بە شێوازێکی جیاواز بەهرە و توانەکانی خۆیان جیاواز لەوانەکانی قورئان و پەروەردە بخەنە ڕوو. ئەوەی کە بینیتان بەشێک بوو لە کار و چالاکیەکان بە هیوای کە بەردەوام بێ و لە ساڵانی داهاتووشدا بەم شێوازە ئەنجام بدرێت بە تایبەتی لەو ناوچانی کە کەمتر ئەم چالاکیانی لێ. ئێمە بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ.